دەبورێمەوە بۆ ئەو شەقامە جوانانە، ئەو جەوە خۆشە، ئەو بینایانە. ناڕەسەن خۆفرۆش، هەڵت خەڵەتاندم، هەڵت خەڵەتاندم. نەمدەزانی پیاوە لێی پرسییم متمانەی پێ بکەین یان نا؟ وتم متمانە بکە، وتم بەقەدەر من متمانەی پێ بکە. بەکەنعانم وت ئێستا من چی بکەم؟ ها چی بکەم؟ باوەڕم کرد، سیر کە باوەڕم بە تۆفیق کرد، وتی جارێکتر لێک جیا نابینەوە. بۆمزانی گەڕاوەتەوە لای من. ها؟ تاوەکو تۆ هەڵبخەڵەتێنن یاری بە من کرد. دەیزانی من بۆ تۆی دەگێڕمەوە تۆفیق. منی خۆش ناوێت جەنگیز، تۆفیق منی خۆش ناوێت.